کوردستان ئەمانەتە لە ئەستۆی هەموواندا. خەڵکی خەمباری کوردستان، ئێوە ئێستا خاوەنی حکوومەتێکن کە میراتگری حەوت کابینەی پێشترە کە دنیایەک کێشەی هەڵواسرا و ئوتوکراوی لەلایە کە هەندێکیان تەمەنیان سەدان ساڵە. ئەم حکوومەتەی ئێمە تەنیا پشتی بە پارەی نەوت یا بودجەی بەغدا بەست بوو. ئەم حکوومەتە تا ڕادەیەکی زۆر وەکو حکوومەتەکانی تری ڕۆژهەڵات لەسەر هەمان دار و پەرد و پەروەردەکەی بەعز عێراق بەڕێوە ئەچێ کە گۆڕانکاری ڕیشەیی نەکردووە. بگرە بەعز لە ئیدارەدا زۆر دامەزراوتر و یاسایی تر بوو. جگەل لە کەمبوونەوەی کێشە نەتەوایەتیەکەمان تەنها بە کوردی قسەکردنەکەمان دەستکەوتووە. نەگەڕانەوەی لادێکان و کشتتوکاڵ نەکردن و پیشەسازی نەکردن و بەگەڕ نەخستنی خەڵک و نەوت بە بەرتیل و بێکاری و بێدادی و چەکدارکردنی خەڵک و پشت نەبەستن بە خۆ و حکمی ناوەندی پایتەخت و بڵاوکردنەوەی چەک و فەرهەنگی تند و تیژی و چەکداری لە جیاتی کار، ئەمانە لە جەوهەردا لەگەڵ سەردەمی داگیرکەر زۆر لە یەکتر دەچن و مرۆڤێک ڕادێنێ کە نانیشتیمانی و نانەتەوەیی و نائینسانی بێ. ئەم حکوومەت و حیزبانەی ئێمە بە ئەندازەی جیا و ڕێژەیی کێشەکانی وڵاتیان زیاتر کردووە لە جیاتی چارەسەرکردن. مێوژی ئۆزبەکستان لە سەرگەڵوو، ئاوی سعودیە لە هەولێر، بەنزینی ئێرانی لە کەرکووک، کاهووی چینی لە سلەیمانی، چیمەنتۆی ئێرانی لە بازیان، مەڕمەڕی ئیتالی نەگمۆ لە هەولێر. سەرەڕای ئەم خاکە دەوڵەمەندە و ئەم گەلە چالاکە تەنها جێگای پێکەنینە. بەڵێ ئێمە بە هیچ جۆرێک کێشەی ئابووریمان نییە و تەنها کێشەی ئیداریمان هەیە. بەداخەوە هەندێک لە سەرکردەکانی حیزبەکان حیزبە حکوومەت زۆر شتیان بیرچووە، زۆر شتیان لێ تێکچووە، زۆر شتیان درەنگە، زۆر شتیان سەیرە، بگرە جێگومان و جێلادان و جێتاوانە. بیریان چووە ئەم نەتەوە بۆ هەمەدان، بۆ کەرەج، بۆ بەغدا، بۆ ئەنکەرە، بۆ دیمەشق، بۆ مەرگ و نەمان هەردوایان کەوت و هەر لەگەڵیان بوو، هەر جێی نەهێشتن. کاتێ سەرکردایەتیەکان تێک و پێک دەشکان ئەم گەلە ئەوانی جێ نەدەهێشت. بەڵام ئەمان ئەوە تا ئەم گەلەیان لە جەرگەی برسێتی و بێیاساییدا، لە بن پەتی سێدارەی نەبوونیدا، لە چوارمێخەی داگیرکەراندا ڕاگرتووە کە خۆزگە جێیان بەهێشتی نایە. ئەوە کوڕ و کەچە کچەکانی ئەم گەلە بوون لە زیندانەکانی مووسڵ و قەسر نیهایی و هەیئە و ئەبوو غرێبدا، یا لە داستانەکانی ئاوباریک و بازیان و قەیوان ماوەت و زۆزک و هەندرێن و بەمۆ، لە حەمک و حەمرین، ژاڵە و ژاڵان، ئێستاش لە جەلەولات تا شنگار لە ناسکترین کاتدایە کە ئەم سەرکردایەتیەیان جێ نەهێشتووە. ئەمانە نابینن ئەم گەلە چ گەنج و ڕەنجێکیان داوە بۆ ئازادی. چۆن و بۆ و کەی کاسە و گەنجینەکانی حکوومەت بەتاڵکراون، بۆ ئاسایشی خۆراکتان نەبوو، پارەکانی ئەم وڵاتە لە کوێن؟ ئایا 1,400,000 کارمەندە کێشەی ئەم وڵاتە یان نەخێر موچەخۆر هەر کێشە نیە و کێشەکە لە ناو بانکەکان و لە ناو بۆریەکانی نەوت و لە ناو تانکەرەکاندایە؟ کێشە پارەکانە کە بە سەوزی سەلەم کراون، کێشە کڕینی تەنانەت ئاو و هەوایە لە چواردەور. پارە لە کوردستان سووڕی نییە و یەکسەر دەچێتە دەرەوە. کێشە بێکاری و تەمەڵخانەکەیە نەک موچەخۆر. تا دوێنێ کوردایەتی و خوێن و خەبات کەرەستەی ناوبانگ و خۆشەویستیتان بوو، ئەو بازاڕە گەرم بوو نەما. تا دوێنێ ئاودیوی شۆفڵ و تەلی کارەباکان مایە و سەرمایەتان بوو نەما. تا دوێنێ نەوت و بودجە سەرمایەتان بوو کوا. ئێستاش غازی هاتۆتە سەر. کێ ناوە جوانەکانی شاخ و شۆڕش و پێشمەرگە و ئاڵای ناشرین کرد؟ خەریکە ڕاپرسی و سربەخۆییش دەکەنە گاڵتەی چاخانەکان.
سەرکردایەتی کورد پێویستە زۆر سوپاسی کێشەکانی ئەم گەلە بکە کە ئەم گەلە کێشەی هەیە. ئەگەر ئەم گەلە کێشەی نەبێ کێ ئەبێ بە سەرکردە و سیاسی؟ هاودەمی ئۆباما و مێرکڵ و هۆڵاند. چیمەنتۆ و نەوت و غازی کوردستان نەبێ کێتان ئەگاتە کڕینی بۆرسەکانی وۆڕڵ ستریت و لەندەن و بۆن؟ ئیتر بەس نییە توێکڵگرتنەوەی ئەم نیشتیمانە و بەکەوگیرکردنی ئەم خاکە؟ برسێتی و زوڵمی ئەستوری ئەستۆی ئەم گەلە هەرس هەی سەرخۆشەکانی دەسەڵات و مەستەکانی سیاسەت و پیرەکانی فێڵ و بێویژدانەکانی کورسی و بیرکولەکانی ئیدارە و بێبڕشتەکانی پەیوەندی و ڕیش سپیەکانی خێڵ و پشتێن پانەکانی سوڵح. ئێوە ڕووباری شیر و هەنگوین و دەرمانی گرانتان هەیە بۆ مناڵەکانتان، بۆ نەخۆشەکانتان. ژنانی ئێوە نازانن سەرما و فرمێسک چییە. ئێوە لە کۆشکی سەرهەوراندا ماڵە نزمەکان نابینن، لە خانووە کیلۆمتریەکاندا 100 مەتریەکان نابینن. ئێوە بە باسی دیمەنی موچە و ئەنفال و پێشمەرگە و کارمەند و گەنج و هەژاران و کیمیاوی زویر دەبن و دڵەن ناسکەکەتان گەرد دەگرێ. یەک ئاوڕێک یەک نیگایەک بەملادا سەیرکەن پەکەکە و پەیەدا چۆن خۆیان و کوردیان کردووە بە دەستکە گوڵ. تەنانەت داگیرکەران و سوپەرپاوەرەکانیش ڕێزیان لێدەگرن. بەڵێ ئێوە توانیتان زۆر شت بکڕن، هەموو دنیاتان کڕی، بەڵام ناتوانن دڵی گەل و مێژوو بکڕن هەرگیز هەرگیز هەرگیز. ئەیگەل سەرەی تۆیە نەتەوە سەر بزێوەکەی جیهان نیشتیمانە چوار پارچەکە کوردستان. هەر ئێوە و خوا دەمێن و کەس نامێنێ لەمانە، خواتان لەگەڵە. چۆن ئێوە لە سۆمەرەوە نووسینتاندا هێناوە ئێستا مرۆڤایەتی خوێندکاری ئێوەن، ئاوهاش لە غاندی تر بن. خۆپیشاندان و مانگرتن مافی ئێوەیە، کاری ئێوەیە، بەڵام هەرگیز دەست نەبن بۆ تند و تیژی و بە ڕێگەی شیا و ویستەکانتان داواکانتان بەدی بهێنن. ئەوە تا پێشمەرگە ماندوو مرد پەست مناڵ برسی بێکرێخان و بێداد دەست لە چەکەکەی هەڵناگرێ لەبەر ئەوەی مناڵەکانی ئێوە نەبنە کاریلەی دەم گورگەکانی داعش. ئەوە تا مامۆستا بێموچە وەک نەوەدەکان خەریکە دەرگا و پەنجەرەی ماڵەکەی ئەفرۆشێ دەست لە مناڵەکانی ئێوە هەڵناگرن تا شەوە زەنگی نەخوێنەواری نەتان خوات. کارمەند بێکار، هەژاران دەردەدار، گەنجان بێچار، خەمخۆران بێدار، گەل و حکومەت و سەرکردایەتیەکەشی بن دیوار. ئەوەی لە دوای ڕاپەڕینەوە دروستان کردووە بە ئاویدا نەدەن بیپارێزن نەک بیسووتێنن. بیرتان نەچێ داگیرکەران نەخەوتون و دوورنین و وریان. بیرتان نەچێ هیچ تند و تیژیەک لە مێژوودا بێزیان و بێکاردانەوە نەبووە. گوشار بۆ دەسەڵات، بۆ ناناوەندیکردنی پارێزگاکان و باج، بۆ فرۆشتنی مڵکەکانی حکوومەت بە کارتی تایبەت، بۆ قەرز لە حیزب و دەوڵەمەندەکانی، بۆ دەسەڵات دەست لە بازار هەڵگرێ. تەنیا ڕێگەی باش و سروشتی و ڕزگار بوون ئەمەیە. مانگرتنی سەرتاسەری بۆ 3 ڕۆژ بکەنە دەستپێک و خەباتی مەدەنی و سپی و ئارام و هێدی کەس لە ماڵەکانی خۆی نەچێتە دەر تا دنیا بتان بینێ. ئەیگەل هێزی تۆ چێو هەڵدەکەنێ. ئێوە دەتوانن لە تێکشکان سەرکەوتن و لە خەو هوشیاری و لە خیانەت خاوێنی دروست بکەنەوە. کوردستانیش ئەمانەتە
لە ئەستۆی هەموواندا.